ئافرەتێک بەجلی ڕووتەوە دەچێتە مزگەوتی پیاوانەوە لەگەڵیاندا نوێژ دەکات دواتر چی ڕوودەدات لەگەڵمان بمێنەوە. والذين يؤمنون لە ماوەی ڕابردوودا ڤیدیۆی ئافرەتێک بە سۆشیاڵ میدیادا بڵاو بووە کە بەجلی ڕووتەوە لە مزگەوتی پیاواندا نوێژ دەکات. لاسایی نوێژخێنانی دەکردەوە و ئەوان چیان دەکرد ئەمیش دوی کردەوە. سێری جوڵەکانی ئەوانی دەکرد و وەک ئەوان نوێژی دەکرد و بەبێ ئەوەی بزانێت ئەو شتە چیە ئەنجامی دەدات. کامێرای مزگەوت ڤیدیۆی ئافرەتەکەی تۆمار کردەوە بەبێ هیچ ئەوەی کەسێک بزانێت ئەم ئافرەتە کێیە. بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە ئافرەتەکە کەسێکی موسڵمان نەبوو. زۆری دەرباری ئیسلام خوێندبووە و سەرسامی لێبوردەی و مەنهەجی دینەکە بوو. ڕۆژێک لە ڕۆژان بە بەردەمی مزگەوتێکدا دەڕوات گوێرە دەنگی بانگ دەبێت. خۆی پێناگیرێت و دەڕواتە ژوورەوە بۆ ئەوەی بزانێت لە ژوورەوە چی ڕوودەدات. لەناو مزگەوتەکەدا هەست بە ئارامی ناخی دەکات و زیاتر دینی ئیسلام لەلا خۆشەویست دەبێت. لە کاتی نوێژدا لاسای نوێژخێنان دەکاتەوە تەنیا بە جوڵە لە پاش نوێژەکە دەچێتە لای ئیمامی مزگەوتەکە و پرسیاری زیاتر لێ دەکات دەربارەی ئیسلام. ئیمامەکەش منداڵەکەی ئەوی هەڵگرت و دینی ئیسلامی بۆشی دەکاتەوە و تەواوی وەڵامەکانی دەست دەکەوێت. لە پاشان ڕۆژێک دێتەوە بۆ هەمان مزگەوت ئیسلامبوونی خۆی ڕادەگەیەنێت. الله أكبر. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. کەواتە هیدایەتی خوددا لە هیچ شوێنێک و جێگاکدا ناوەستێت بەڵکو بەردەوامە و ئەوەی ئەقلی بخاتە گەڕ دەتوانێت ببێتە سەر ڕێگای ڕاستەقینەکەی دینی ئیسلام. هەست چۆنە کە ئافرەتێک بۆ شێوێ موسڵمان بوو.